يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران خوانا ساني زور بريس لسيو تاري رابردودا لخزمة قرآن بيروز دابوين لسورة المطففين. أو سورة هل يشغل إيما بيوستا ببي أو كارو بيشي كواديكا خۆب خاتە بەر ئەو تەرازوە خواییەی کە دیاری کردووە. وەیلستی جەهەنەم ناڕەحەتترین و بە ئازارترین شوێنی جەهەنەم بۆ ئەو کەسانەیە الذين إذا اكتالوا على الناس يستوفون وإذا كالوهم أو وزنوهم يخسرون. هەر کاتێک ئینسان داوای حەقی خۆی کرد، ئەو کارەی کە دەیکا بۆ بەرامبەر حەقی تەواوی خۆی وەرگرت، بەڵام زوڵمی لە بەرامبەر کرد، بەڵام ئامادە نەبوو حەقی بەرامبەرەکەی بدا، بە هەر شێوازێک بوو ویستی خۆی لێ بدزێتەوە، زەربەیەکی لێ بدا، تەواوی حەقی خۆم بۆ خۆم بەڵام مافی خۆش دەخۆم. ئەوانە لە جەهەنەما خراپترینی شوێنەکانیان بۆ هەیە، پیان دەڵێن گەڕەکی بێویژدانەکان، ئەوانەی کە ویژدانیان بەکار ناهێنن. هەر یەکێک لە ئێمە بەڕێزت دەبێ خۆت بخەیتە بەر ئەو ئاوێنە قورئانیە، لە کرێکارێکی ئاساییەوە دەست پێ بکە کە ڕۆژانە لەشی ساق بێ دەچێتە سەر کار، بە عەرەقی نێوچەوانی خۆی دەیەوێ بژی و بە بێمنەتانە نانێک بۆ ماڵ و منداڵی بەرێتەوە. ئەگەر ئەو کرێکارە سەیری خۆی کە ئیشێک کە بە 2 ڕۆژ دەکرێ ئەم 3 ڕۆژی پێوە بوو، حەقی تەواوی کرێکاری خۆشی کە دیاری کراوە وەرگرت، ئەوە بەر ئەو ئاەتە دەکەوێ حەقی خۆی وەرگرتووە، بەڵام 2 ڕۆژیانی حەڵال بووە. خۆی ئەزانێ ئەو ئیشی 3 ڕۆژە بە 2 ڕۆژ دەکرا، بەڵام دڵنیایە کە خۆی لێ دزیوەتەوە، ئەم لاولایەکی لێ کردووە و تەمەڵی لێ کردووە بۆ ئەوەی ڕۆژێکی لێ بخوا. ئەو کرێکارە بە سەزمانش بەر ئەوە دەکەوێت. دواتر بڕۆ بۆ سایق شۆفڵێک، بۆ سایقی حەفارەیەک کە ئیش بۆ هاوڵاتیەک دەکا، ئیش بۆ هەر کەسێک دەکا. ئەگەر ئیشەکەی بە سەعات پێ بکەی، بە 4 سەعات بۆت دەکا، بەڵام بە دڵنیاییەوە هەمان کاری بدەیتیە بڵێ بە کۆنتەرات بۆم بکە، بە 3 سەعات لێی دەبێتەوە، کەواتە سەعاتێکی لێداوە، سەعاتێکی غەش لە ئیشەکەیدا کردووە، چونکە بە کۆنتەرات بە هەمان ئامێر و هەمان ئیش 3 سەعاتی پێوە دەبێ. ئەگەر ئاوە بە سەعات ئیش بۆ تۆ بکە، بە کۆنتەرات نەبێ، 4 سەعاتت پارە لێ دەستێنێ، پارەی سەعاتێکی غەش کردووە لە ئیشەکەیدا، بە حیساب کاسبی حەڵاڵیش دەکا بۆ ماڵ و منداڵی. بەنایەکی دیوارە، وەستای دیوار دروستکردنە، وەستای کاشیە، وەستای لەبغە، وەستای کارەبا و ئاوەڕۆیە، فیتەرێکی ئۆتۆمبیلە، تۆ ئیشەکەتی تەسلیم دەکەی و لە خۆی ڕادەبینی کە دەزڕەنگینە و کاری ڕێک و پێکە، پارەیەکی زۆری تەواوی حەقی خۆی لێوەردەگرێ، بەڵام لە غیابی تۆدا کە تۆ دیارنی ئیشەکە بە شاگردەکەی دەکا، خۆی تاقەتی لێی نییە، یان کوڕەکەی فێر دەکا یان براکەی فێری وەستایی دەکا. کاتێ تۆ دەچیتە خانۆکەتەوە چۆنی لێ سەقەت کردووی، چۆن وێرانی کردووە، چۆن ئۆتۆمبیلەکەی هەڵۆشاندووی، هەر پارچەی لە شوێنە بەستۆتەوە، چونکە شاگردی داما و خەتای نییە، ئەو نازانێت، دەیەوێت فێریکە، یان خۆی تاقەتی نییە، بەڵام پارەی خۆی لە تۆ وەرگرتووە، نەک پارەی ئەوەی بە شاگرد ئیشەکەت کردبێ. بەخوا ئەویش بەر وەیل للمطەففینەکە دەکەوێت، چونکە حەقی تەواوی خۆی وەرگرت، بەڵام ئیشەکەی تۆی بە تەواوەتی نەکرد. ئەو خانووی کە هەموو سەرمای ژیانتی تیا سەرف کراوە کە دەچیتە ناویەوە دوای ساڵێک هەڵدەوەشێ، چونکە ئەو وەستایی کە دایناوە ئەوە نەبووە کە تۆ داوتەتێ، ئەو بە کەسێکی تری کردووە، یان بە دڵسۆزی خۆی بۆ کوڕەکەی بۆ براکەی لە خانووکەی تۆیە فێری کردووە، نەک لە خانووکەی خۆیدا. تا دەگاتە سەر بازرگانێکی بێویژدان کە پارەی چاک لە خەڵک وەردەگرێ، شتی کوالیتی خراپ بۆ میلەتەکە دێنێتە وڵاتەوە.
ئەو کەسەش دەگرێتەوە کە دەواجینێکی هەیە، کێڵگەی پەلەوەری مریشک بەخێوکردنی هەیە، ئەو کەسەی گاوداری هەیە و مەڕووماڵات بەخێو دەکات بدابەستەی هەیە، ئەو کەسەی کەوا خانوویەکی پلاستیکی هەیە و بەرهەمە کشت و کاڵیەکان پێشکەشی بازار دەکات. هەر یەکێک لەوانە ئەگەر غەش بکات لەو موادەی کە دەیدا بەو مریشکە، بەو مانگا و مەڕووماڵاتە، بەو ڕووەکەی کە بەخێوی دەکات هۆرمۆنێکی وای بداتێ بۆ ئەوەی ڕەنگی جوان بێ، باڵای بەرز بێ، ڕێک و پێک بێ، کە خۆی 6 هەفتەی پێدەچێ ئەم بە 3 هەفتە دەیگەینێتە بازار، ئەوەندەی هۆرمۆنی زیاد دەداتێ، بڕواتان هەبێ ئەبێ وریای خۆی بێ، ئەینا دەچێتە خانەی وەیل للمطففین. هەموو ئەو موادانە دەبنە سەرەتان و نەخۆشی لە لەشی ئەو هاوڵاتیەدا کە پارەی خۆی داوە، نەیزانیوە ژەهری بۆ ماڵ و منداڵی کڕیوە. ناڕەحەت دەبم کاتێک کە خەڵکانێک هەیە لە دۆست و ناسیا و ئەچی بۆ لای ئەڵێ مامۆستا وەرە ئەو پەڵە تەماتەم جیا کردوێتەوە، ئەو بۆ خۆ ماڵ و مناڵم و دۆستێکی وەکو تۆ لە ئەوە دەخۆین، ئەو خیارم بۆ خۆم کردو، ئەوەی تری وەڵاوە کەڵک نایە، ناوێرە خۆی لێی بخوا، ئەوەی کە بۆ بازاڕی داناوە خۆی ماڵ و منداڵی لێی ناخوا، ئەوەی کەی جیا کردوێتەوە، ئەوان بە پاکی دروست کراوە، بەس ئەمان خۆی ئەزانێت چی داوەتێت چ زەهرێک بەخوا ناوێرە لێی بخوا. خاوەن دەواژینی مریشکە و پەش بەشێکی جیا کردوێتەوانە چەند مریشکێک لە ئەوە بۆ خۆم و ماڵ و منداڵم و یان دۆستێک میوانێک، ئەوەی تری بەخوا ناوێرم لێی بخۆم، چونکە ئەوەندەی عەلەفی پیس داوەتێ خۆی ئەزانێ بە چی بەخێوی کردووە. ئەوەی خاوەنی گاوداری و مەڕووماڵاتەکەشە بۆیە گۆشتێکی حیوان دەکڕی هەرچی تام و چێژبێنیەتی، جاری وایە جیقنەی دەواژینی هێناو لە ئاشی داوەتەوە و داوێتی بە حیوانەکە بیخوا. چ خواردنێکی پیسی داوەتێ، ئەو هەموو سەرەتان و نەخۆشی ئەکاتە لەشی ئەو خەڵکەوە. بەڕواڵەتیش کە دەبینی فڵانکەس خەریکی کاسبیە، بۆیە سوورەتی ئەلموتەففین یەک بە یەکمان بەخوا دەگرێتەوە. حەقی خۆل لە خەڵک وەرگرت، بەڵام غەش لە هاوڵاتیەکە کرد لە کاتێکە ئەو فەقیرە چاوی لە هیچ نییە، متمانەی بە تۆیە، ئەبوایە بەرهەمی پوختت پێشکەش کردایە، چیت بۆ خۆت خواردووە، وجدانت بۆ ماڵ و منداڵت قبوڵی دەکا، ئەوەش بخەیتە بازاڕەوە، بزانە هەمومان دەحەساینەوە یان نا. فەرمانبەرێکە حەزی لە موچەی فولە، حەقی خۆشتە، موچە نابێ ببڕدرێ لە فەرمانبەر، تۆ بۆیە دامەزراوی کە موچەی تەواوی خۆت وەرگری، ئەمە تا ئێرە حەقی خۆتە. بەڵام هەز دەکەی هەندێک فەرمانبەر هەیە حەزی لە موچەی ڕێک و پێک و تەواوە، بەڵام بەخوا پێی خۆشە نیوەی ساڵەکە دەوام نەبێ، بەس پارەکە وەرگرە سەری مانگ دەوام نەکە، یان دەرفەتی ببێ سەعاتێ خۆیت زیێتەوە لە دەوامەکە. بەجێ دێڵێ سەعاتێ هەر موبایلی پێ هاوڵاتێ و یەک ئیمزاوەستاوە جارەوە تەلەفۆن لەگەڵ شوێنێکا دەکات. چەند جار ئێمە چوینە فەرمانگاکان، ئەمانی کە بۆتان باز دەکەم هەمووی بە بەڵگەلامە، خۆم بینیومە، ئەچیتە فەرمانگەیەک ئەو هەموو هاوڵاتیت چاوەڕی بەڕێوەبەرێکە بۆ مۆرێک بۆ ئیمزایەک، کەسیشی نەکردو بە وەکیلی خۆی، سەیرەکەی جەنابی مودیر لەگەڵ کۆمەڵە فەرمانبەری دایرەیە وەڵاوە لە تەعزیەن. یا معقولە تۆ لە کاتی دەوامدا بچی بۆ تەعزیەی خزم و خەسوکار و ناسیاوت، ئەی بۆ لە دوای دەوامەکە ناچی ئەگەر بشتی. بەڕێوەبەرایەتی پەروەردە هەبووە، ئەو هەموو خوێندکارە بینی و مەسەرەی گرتووە سەعاتی یەکە، هێشتا جەنابی بەڕێوەبەری گشتی پەروەردە نەهاتۆتەوە، کە دێتەوە لێی دەپرسی کاکە بۆ، ئەی بۆ مۆرەکە نادەی بە کەس، یعنی متمانەت بە کەس نییە لەم دایرەدا، ئەو هەموو خەڵکە ئەبێ بکەوێتە بەیانی هەر یەکە لە شوێنێکەوە هاتووە. وەڵا قایمقام جەنابی هاتوو بۆ ئەم سنوورە قایمقامی تازەیاندانەوە، ئێمە لە پێشوازی قایمقامدا بووین. قایمقام تۆی بۆ چییە؟ قایمقام پێشوازی بۆ چییە؟ بڕواتەن بە میلەتی بەڕێز، ئێوەش تاوانبارن. قایمقامێک، محافزێک، فەڵانێک، مەسئول کۆمیتەیەک، ناوچەیەک، نازانم چی پێ دەڵێن، ئەبێتە شتێک ئەو خەڵکە چۆن سەرێ بۆ گرتووە بۆ ئیستیقبال و پێشوازی و قوربانیاخوا بەخێر بێ و چەپکە گوڵی بۆ دەبا، بابەوە پێویست ناکە، ئەو دەوامی خۆی دەبێت لەو دەقەیەوە دەست پێ بکە. ئەوە ماڵی هەیە گە تۆ سەردانی دەکەی، نابێ فەرمانگەی حکوومەت بە هیچ شێوەیەک بکرێتە شوێنی سەردان، شوێنی پێشوازی و دەستخۆشی. هەر کەسە ئیشی خۆی بۆ دیاریکراوە لەو دەقەیەوە دەبێت دەست پێ بکە، نەبێ مەڕاسیمی بۆ بکرێ. ئەوەش وەیل للمطففین، مەعاشی خۆی کامل وەردەگرێ، بەس ئیشی ئەو هاوڵاتیەدا ماوە جاریوە بە 3 ڕۆژ دووا دەکەوێت بۆ ئیمزایەک لەبەرەوەی جەنابی لەوێ نەبووە. واش ئەزانێت زۆر حەڵاڵ خۆرە کە دەمیش دەکاتەوە لە مەدیسە، کاکە حکومەت زۆر گەندەڵە بەخوا خراپە، ئەمانە هەموو دزن، تۆش بەشێکی مۆزەفی بەڕێز لەوە، هەمان مۆزەفی بە لە کەرتی تایبەتە ئیشی پێ بکە، 2 ئەوەندە ئیش دەکا، 1 سەعات نا 1 خولەکیش ئیشەکەی بەجێ نایڵێ، بە پەنجەمۆر لێ وەردەگرن، 1 دەقە ناتوانێت ئیشەکە بەجێ بێڵێت، چونکە فەسڵ دەکرێت، کەسێشکە دەخرێتە شوێنەکەی.
کەواتە تۆ لە دەوامە گشتەکەی حکومەتە حەزت لە موچەیە بەڵام ڕقل لە دەوامە کەواتە دوژمنی میلەتە داماوەکەی خۆتی تۆش بۆ خۆت دوژمنی میلەتی بەو حەقەی کە بەدەستەوەی و بەو دەسەڵاتەی کە هەتا ئاخر بۆیە وڵاتەکەت چاک نابێ بەڕێزان هەمووی بەشێکی لە سوورەتی ئەلموتەفیفین بەردەکەوێ حەقی خۆی بە تەواوی دەوێ بەڵام حەقی کارەکەی نادا بەو کەسانی کە دەچنە بەردەمی لە کاتێکە خەڵکی چاکیشمان هەیە مامۆستایەکی بەڕێز دایکی وەفاتی کردبوو 1 هەفتە نەچوو بۆ دەرزوتنەوە کاتێکەوە چوو مەعاشی سەری مانگەکەی وەرگرت بووم بەڕێوەبەر بە دڵنیاییەوە کارێکی یاسایی و شەرعی خۆیەتی دایکی بە عەمدی خوای کردووە هەموو کەس دەزانێ ئیجازەی تایبەتی هەفتەیەکی هەیە تا پرسە و سەرخۆشی تەواو دەبێ لە سەری مانگەکە موچەکەی وەرگرت پۆ ڕێک مەعاشی 1 هەفتەی جێڕابەوە بۆ پەروەردا وتوی من ئەو هەفتەیە نەچوم دەرسم وتۆتەوە وتویان حەقی خۆتە تۆ دایکت مردووە وتی بەڵام من پارە لە جیاتی دەرزوتنەوە وەردەگرم با دایکم بمرێ با باوکم بمرێ تەعزیە پەیوەندی بە دەوامەوە نییە گرنگەوەی من خۆم دەزانم ئەو هەفتەیە وانەم نەوتۆتەوە پارەکەی ڕێک جێڕابەوە بۆ حکومەت ئەم وڵاتە خەڵکی ئاواشی تێدایە مامۆستایەکی گومناو بەڵام ئامادە نییە بە ناوی پرسەی دایکیشیەوە دینارێکی حرام کە دەرسی نەوتۆتە بچێتە ماڵیەوە هەمووی ڕەت کردوتەوە ئەچینە سەر دکتۆرە بەڕێزەکان ئای دکتۆرە بەڕێزەکان پزیشکەکان چ بەهرەیەکی گەورەتان هەیە هیچ بەهرەیەک لەوە گەورەتر نییە کە خوای پەروەردگار ڕەحمکە بەدەستی تۆ ئازار لەسەر نەخۆشێک لاچێ هیچ شتێک وەکو ئازاری جەستە نییە کاتێ شوێنێکت دێشێ هەتا مردن مەمنونی ئەو کەسی دەرزیەکی بۆ کردووی لەو ئازارە لەو شەوەدا لەو ڕۆژەدا ڕزگاری کردووی ئەی خوای پەروەردگار چ بەهرەیەکی گەورەی پزیشکە بەڕێزەکان بە ئێوە داوە ئەی چەند بەختەوەرن کاتێک ناوی پیرۆزی ئەشافی کە شافی تەواو بەس ئەڵڵایە ئێوەی کردو بە سەبەبێک بۆ ئەوەی کەسێک لە مردن ڕزگاری ببێ ئەی چەند خۆشە کاتێک کە کەسێک بەهۆی تۆوە لە مردن ڕزگاری بووە 1 کەست ڕزگار نەکردووە منداڵێک بێ باوک نەبوو ژنێک بێوە ژن نەبوو دایکێک جەرگ سوتاو نەبوو باوچێک پشتشکاو نەبوو خێزانێک بێ سەرپەرژ نەبوو هەر هەمووی بەڕێزەکەم خوشک و برای پزیشکم بۆ تۆ دەگەڕێتەوە هەمووی لە تەرازوی چاکەکانی تۆدایە لە قیامەتە ئەی ئێوەی پزیشک چەند بەختەوەرن بەڵام توخوا ئاگاتان لە خۆتان بێ بەر سوورەتی ئەلموتەفیفین نەکەون ئەویش بەوەی کاتێک کە تۆ پزیشکی حەقی خۆت وەرگرە بەڵام حەقی نەخۆشیش بدە حەقی خۆت وەرگرە یعنی ئەوەی کە حەقی خۆتە مافیڕەوەی خۆتە دوای ئەو هەموو ساڵە دوای ئەو بڕوانامە باڵایە حەقی خۆتە پارەی باشت هەبێ موچەی باشت هەبێ ئەبێ هەشت بێ ئەو حەقی کەوا ویژدانت قبوڵی دەکا وەریگرە بەڵام حەقی نەخۆشەکەش بدە بەڕاستی معقول نییە دکتۆرە بەڕێزەکان زۆر خۆشەویستیم بۆتان هەیە هەمومان پێویستیمان بە ئێوەیە بەڵام وەڵڵی معقول نییە نەشتەرگەری بۆ گیانی مرۆڤێک کە لە خەتەرایە وەکو سڵق و تووری بازاڕ مامەڵەی لەسەر بکرێ کەسێ وا لە سەرمەرگایە خەریکە دەمرێ لە خەستەخانەی ئەهلیدا دکتۆر خەریکی مامەڵەیە لەگەڵ کەسوکاری ئەو عەمەلیاتە دەکەم بە 7 ملیۆن کوڕە جەنابی دکتۆر زۆرە کاکە بیکەن بە 6 ملیۆن تەلەفۆن بۆ فڵان مەسوول بکەن بەڵکو تەلەفۆنێکی وەکا کاکە بیکەن بە 5 ملیۆن دواتر قەینا بە 4 دەیکەم لەو لاوە سەیرەکەی هەمان عەمەلیات لە خەستەخانەیەکی تر بە دکتۆرێکی باشتر بە 3 دەکرێت ئێخۆ سڵق و تووری بازاڕ نییە کاکە ئەوە گیانی ئینسانێک لە خەتەردایە کەواتەگە بە 3 ملیۆنیش تۆ حەقی خۆت هەروەرگرتووە بەڵام 4 زیاد لێداوە چۆن ئەو پارەیە دەخۆی چۆن دەیکەی بە باڵەخانە بەیانی دڵم فڵان دکتۆر ئەو هەموو سەرۆت و سامانە لە ماوەی ساڵەکە کۆکراوەتەوە ئاخر چۆن دەبێت بە ڕوحی مرۆڤ یاری بکرێ چۆن دەبێت لەسەر گیانی هاوڵاتیەکی داماوی ئەم وڵاتە تۆ مامەڵە بکەی کەواتەکە بە 3 ملیۆنیش عەمەلیاتەکەت کردایە هێشتا پارەیەکی زۆرت بۆ ماوەتەوە چونکە ئەوەش دەکرێت ئەی بۆ بە 7 ملیۆن ئەگە مامەڵە لەگەڵ نەکەن و فەقیر بێ دەیکەی و پارەکەشی لێ وەردەگری وەکو گەزۆ مازوش دەیخۆی ئەوە ڕەوایە ئەوە دەچێتە بەر وەیل للمطەففین بەڕاستی ڤێلاکە لە جەهەنەمە لە وێلسیتی و گەڕەشی بێویژدانەکانە براو خوشکی دکتۆرم بۆ خۆت مسۆگەر کردو حەیف بەداخەوە فڵان سۆنەر بڕۆ لە فڵان شوێن بکە ئەو پشکنینە لە فڵان مختەبەر بکە ئەو دەرمانەش دەبێت لە فڵان سێدەلی بکڕی ناڵم هەمویان بەڵام بەشێکیان جەنابی دکتۆر بۆ خۆی لەگەڵ یان شەریکە یان بەشی هەیە چەند نەفرم بۆ ناردی ئەوەندە حیسەش پارە بە من دەکەوێت بەخوا جار هەیە ئەو پشکنینانشی بەو شێوەیە پێویست نییە
یەک عەلاقەی دەرمانی گەورەی بۆ دەنووسێ بڕۆ لەو ئەوروپایە بپرسە کابرا خەریکە دەکەوێت سەرە مەرگە وەگە پاڕاستۆڵێکی بدەنێ ئەڵێ لێگەڕێ کاکە خۆت چاک دەبی جەستت بەهێز دەبێتەوە تۆزە خواردنی باش بخۆ تۆزە سەبر و تەحەمولت هەبێ لێرە هەر یەکسەرەوە نییە پارچەیەک و دوو پارچە نیوەی جەنابتان لە ماڵەوە تخوا چەند عەلاقە دەرمان فڕێدەن یعنی نیوەی زیادە بوو هەر باش بووی نیوەشن نەخواردووە هەمووی بە عەلاقە فڕێدرێتە ئەوەش خوازانە چی کە دەیخۆت تووشی چ نەخۆشیەکی دەکا چۆن ژینگەی ناو زەویش پیس دەکا کاتێک ئەو دەرمانە کیمیایی دەچێتەوە زەویەوە ئەوە هەمووی بێویژدانیە ئەوە هەمووی وەیل للمطەففین دەگرێتەوە دکتۆری بەویژدانمان زۆرە بەخوا لەم وڵاتەدا ئەگە ئێستا ناویان بێنین ئەبێتە ڕیکلام و بانگەشە بۆیان پێم باش نییە بەڵام دەسمە سەم مردووەکان بۆ ئەوی زیندوەکان چاوی لێ بکەن چونکە ئینسان کە مرد تازە بانگەشەی بۆ ناکرێت چۆتەوە دیوانی خوا بەڵام شاهیدی زیندوەکان بۆ مردووەکان شتێکی باشە دکتۆرێک هەبوو دکتۆر جەمالی منداڵان دکتۆر جەمال ئەحمەد ڕەشید کە لە پاداشتی ئەو هەموو کارە پیرۆزانەی لە ژیانیا کردی لەژێر فشاری خەڵکە لە سلێمانی خەستەخانەی گشتی منداڵان ناوندرا خەستەخانەی دکتۆر جەمالی منداڵان ئەو پیاوە دەبێتە نمونەیەک بۆ هەموو دکتۆرێکی بەویژدان ئەو پیاوە بەڕێزە پزیشکی ڕاوێژکار بوو بە پێی نەقابەی پزیشکان مافی ڕەوای خۆی بوو 20,000 لە هەر منداڵێکی نەخۆش وەرگرێ بە بینینی هەر منداڵێکی نەخۆش مافێکی قانونی و شەرعی خۆی بوو 20,000 عیادەکەی بێ تا وەفاتی کرد لە 5,000 زیاتری وەرنەدەگرت ئەوەد ئەو 5,000ش هەم بۆ کرێی بینە هەم بۆ ئەو کارمەندانی کە دەوام دەکەن هەم بەڵکو لۆدێک لەسەر خەستەخانەکەکەم بێتەوە لەسەر عیادەکەم ئەینا دواتر ناتوانم ئەو هەموو نەخۆشە ببینم ئەینا ئەو 5,000ش زیادەیە دکتۆرەکانی برادەری لە زیادی دەستخۆشی لێ بکەن سەرکۆنیان کرد بوو جارێک دکتۆر جەمال تۆ ڕزقی خەڵکیش دەبڕی بۆ 5,000 وتوی کاکە من بیرم کردوتەوە زۆرێک ئەوانی کە دێن لیان دەپرسم ئیشت چییە باوکی منداڵەکە کرێکارە کرێکارێکی داما و نیوەی ساڵەکە بێکارە بەهۆی گەرمای زۆر و سەرمای زستانەوە حسابم کردووە بەگشتی لە ساڵا کرێکار مانگی 15 ڕۆژ ئیشی هەیە ئەگەر بە 30,000 ئیش بکە بە معدەلی ساڵەکە ئەم کرێکارە داماوە ڕۆژی 15,000 دەستکەوتووە توخوا ئەو ڕۆژی 15,000 واریداتی بێ معقولە منی پزیشک لە ماوەی 5 دقەدا کە مناڵەکەی دەبینم 20,000 لێ وەرگرم چۆنی بخۆم بە چ ویژدانێک بچێتە گەدە و مەعیدەمەوە ئەو ڕۆژی 15,000 بە هەموو واریداتی 15,000 من لە 5 دقەدا 20,000 لەو باوکی مناڵە هەژارە وەرگرم چۆن ئینسان ئەو پارەی پێدەخورێ ویژدان ڕێگە نادا 20,000ەکە وەرگری ئەو دکتۆرە بەڕێزە دڵە هەموو جا بە دکتۆرەکانم دەوت ئێوە نەخۆشی چارەسەر مەکەن نەخۆش چارەسەر بکەن جا دکتۆر جەمال بەڕەحمەت بێ نەخشەیەکی دانابوو وتبووی لە 185 پزیشکانی ئەم کوردستانە ڕەچەتە دەفرۆشن ڕەچەتە یعنی ئەو کاغەزەی کە دەرمانەکانی لەسەر نووسراوە بڕۆ لە سەیدەلی وەریانگرەوە بەکاریان بێنە لە 185 دکتۆر بەس دەرمان دەنووسێ و پارەی دەرمانەکە لێ وەردەگرێ 20,000ەکە و بڕۆ بۆ خۆ دوایش پێی چاک نابی ئەوەندە گوێی بە تۆ نەداوە ئەڵێ لە 110 زانان دەتوانن نەخۆشی چارەسەر بکەن فعلەن نەخۆشیەکە چارەسەر دەکەن بەڵام لە 105 نەخۆش چارەسەر دەکەن جا جیاوازی چییە لە نێوان ئەوەی دکتۆر نەخۆشی چارەسەرکە یان نەخۆش چارەسەرکە ئەوەی کە نەخۆشی چارەسەر دەکا گرفتی ئەوەی نییە کابرای نەخۆش هەیەتی نیەتی ئەڵێ بە ئەوەندە عەمەلیات دەکەم ئەوەندە دەرمانەی دەوێت ئەوەندە لە خەستەخانە بمێنێتەوە ئەوەندە پارەم دەوێت ئەوە نەخۆشیەکە چارەسەر دەکا ئەو دکتۆرە بە ویژدانەی کە لە 105 ماوەتەوە نەخۆش چارەسەر دەکا سەیری دەموچاوی نەخۆشەکە دەکا سەیری ماڵ و حاڵی دەکا واللهی وا هەیە بۆ عەمەلیاتێک سارە شڕەیەکی هەیە فرۆشتوویەتی بەخوا هەیە خەریکە دەچێتە خێمەوە نەخۆشێک لە ماڵەکەدا بووە نە خانوویما نە سیارەیما قەرز و خۆڵی کرد هاتە دەرگای مزگەوتەکانیش دکتۆر دەبێ حەقی ئەوەی هەبێ ئەم نەخۆشە چارەسەرکە وەکو جەستەت چارەسەر کرد ماڵی وێران نەبێ بە هەر شێوازێک بێ هەوڵ بدەی ئەو کۆمەڵە نەخۆشە هەژارە لە حکوومەتە بە بەلاش زەکاتی عیلمەکەت زەکاتی پیشەی دکتۆریەکەت بۆ ئەوانە بەکاربێنی کاکە من پارەکەت بالێ نەستێنم با پارەی ئەم خەستەخانە ئەهلیە زەکاتی تێدا بێت زەکات هەرەوە نییە لە دەفتەرێکە دوو وەرەقەونی و بدەیت بە ئەم خەستەخانە ئەهلیە کە بە $1 ملیۆن پەیدا دەکا با زەکاتەکە ئێوە بێ کۆمەڵە خەڵکێک فێری ئەوە نەبن خانوەکەی بفرۆشێ لەبەر نەخۆشی ئێمە نەخۆش چارەسەرکەین نەک نەخۆشی خۆزگە ئەوە لە کۆلێجی پزیشکی بەوانەی پراکتیکی بە تەلەبەکانی طب وترایە ئێوە دەبێ ببنە پزیشک بۆ چارەسەری نەخۆش نەک چارەسەری نەخۆشی ئەبێ نەخۆشەکە بناسی
ئەو پیاوە کاتێک کە ئازیزترین کەس لە ژیانە کە دایکێتی وەفات دەکا پێش نوێژی بانی دایکی دەمرێ جەنازەی دێن دەیشۆن و دێنە مزگەوت لە دارەمەی تایە چاوەڕێ دەکەن کەوا دوای ڕووناکبوونەوە خەڵکی بچێتە سەر قەبران و قەبرەکەی بۆ ئامادە بکرێ و خەڵکێکی زۆرتر بەشداری نوێژی جەنازە بن چ کەسێک لە دایک ئازیزتر هەیە تەرمی خۆشەویستترین کەسی کە دایکێتی وا لە دارەمەی تایە و لە مزگەوتایە بە ناوی تەلەفۆنێکەوە خۆی دەدزێتەوە دەچێتە خەستەخانەی منداڵان یەک بە یەک منداڵە نەخۆشەکان دەبینێت چارەسەری تازایان بۆ دادەنێ و دڵنیا دەبێت لە تەندروستیان ئەم جارێتەوە بەسەر تەرمی دایکی دکتۆر بۆ وات کرد ئەڵێ دایکم تازە چۆ بە ڕەحمەتی خوا بەس ئەو هەموو منداڵت چاوەڕێی منن منداڵ تەحەموول ناکە هەتا دەگەیتە ئێوارە جارشکە نەیبینیتەوە نەوەک مناڵک بەهۆی کەم تەرخەمی منەوە گیان لەدەستدا کە دکتۆر نەیبینیوەتەوە چەند خۆشە ئینسان باسی ئەو کەسانە بکرێ بڵێ دکتۆرێک ئاوا هەبووە تەرمی دایکی لەوێ بوو بەڵام منداڵی کەسێکی نەناسرا و کە نازانێت کوڕکچی چێیە ئەوی لەبیر بووە ئەگە ئاوامان کرد بزانت تۆی دکتۆر چەند پاداشتت گەورەیە لای خوا چۆن خۆ دەپارێزی لە وەیل للمطەففینی جەهەنەم قسەی هەرە بەهێزی دکتۆر جەمال ئەوە بۆ وتوێتی هیچ شتێک هیچ سەرمایەک هیچ پارەیەک هیچ کۆشک و تەلارێکی دنیا لە لای من ناگاتە نرخی ئەو کاتەی کە مناڵێک دێنن بۆ لام لەبەر نەخۆشی چاوەکانی تەپیەوە ملی بالار بۆتەوە بە باوەشی دایکیەوە ئای چەند شادمانم کاتێ لە خەستەخانە دەرەچێ مناڵەکە چاک بۆتەوە ئەو زەردەخەنە بەری ئانە دێتە سەر لێوی ئەو چاوە پاک و خاوێنانی دەکاتەوە کاتێک کە دەبینم مناڵەکە نەخۆشیەکەی بەرداوە و ئەو کاتێ بە ئامێزی دایکێوێتی بۆم پێدەکەنێ و چاوەکانی دەکاتەوە هیچ کات نرخی بە هیچ شتێکی دنیا ناگۆڕدرێتەوە ئەو کاتێک کە نەخۆشێک لەبەردەستی دکتۆرێکا ڕزگاری دەبێت لە مردن سەیرەکەی ئەو دایکە چۆن فرمێسکی شادی سارد دەڕێژێ ئەزانن فرمێسکی سارد یعنی چی؟ یعنی ئینسان جاری وایە لە خۆشییان نادەگریا فرمێسک دوو جۆری هەیە فرمێسکێک کە لە ناڕەحەتی و خەما بێتە خوارەوە دەستی لێدە گەرمە ئەو فرمێسکەی کە لە خۆشیدا لە چاو دێتە دەرەوە سوبحان الله ساردە فرمێسکەکە بە ساردی دێتە دەرەوە چونکە لە خۆشییان ڕشتوتە وتی پارە هەموو کات قیمەتی هەیە بەڵام لێک کاتە هیچ بەهایەکی نامێنێ بە هیچ نرخێک ناتوانانی بڵێ پارە و ئەمە دەبێتە یەک کە دەبینم دایکێک لە خۆشی چاکبوونەوەی منداڵەکەی فرمێسکی ساردی خۆشی بە چاویا دێتە خوارەوە پارە لە کۆمەڵە کاتە بەهای نامێنێت تەواو ئینسانیت دەچێتە قیممە خۆشەویستانم دکتۆرە بەڕێزەکان تخوا گوێ لە موتارە بگرن دنیا تەواو دەبێ دکتۆر جەمال بە سەرمایەکی کەمەوە ژیا بەڵام یەک خەستەخانەی گەورەی بەناوەوە کرا لەبەر پلە حیزبیەکەی نەبوو لەبەر ئەندامی حیزبیەکەی نەبوو لەبەر پلەی ناو پزیشکانی نەبوو لەبەر ئەو دڵسۆزیەی بوو کە بۆ منداڵی کرێکارێکی دەستقڵی شاوی نەناسراو دەیکرد وەکو جگەر گۆشەکەی خۆی تەماشای دەکرد هەر یەکێک لێەوە دەتوانێت ئەو کارە بکە با تۆ ناویشن نەبێ با خەستەخانەش بە ناوتەوە نەبێ بەڵام با ناو لای خوا هەبێ با بۆ قیامەت لە پێناوی ئەو بەهرەیە کە خوا پێی بەخشی بەخوا دکتۆری وا هەیە لە جەهەنەمە وەلیستی دەکڕێ چونکە یاری بە ژیانی خەڵک دەکا چەند ناڕەحەت دەبم بینراوە دکتۆر لە ناو ساڵی عەمەلیات هاتوۆتە دەرەوە سنگی نەخۆشی کردوتەوە نەخۆش لە ئەو پەڕی عەمەلیاتی خەتەردایە بە کە سوکاری وتووە نەمزانی ناوسکی ئەوەندە ڕزیوە و عەمەلیاتەکە زیاتری پێدەچێت 2 ملیۆنی کە نەخوێنن بەجێی دێڵم لەو ساتە وەختەدا ئەو کە سوکارە داماوەی بە تەلەفۆن بۆ 20 شوێن بکەن کاکە ئەو 2 ملیۆنە هەر چۆنێ بە پەیداکەن دکتۆر ناچێتەوە عەمەلیاتەکەەوە کردوێتەوە بەجێشتە وەکو فیتەری سیارە بێ وەکو بڵێ سیارەکە تازەوە ناوسکم دەرێ ناو حەقم نییە لەو کاتەیە خەمی ئەوەی بۆ ئەمە عەمەلیاتەکە سعاتێش کە زیاتر دەخایەنە نەمزانی ئەوەندەی پێدەچێت 2 ملیۆنی ترم دەوێ ئەگەر نەیخوێنن ناسمەوە سەر نەخۆشەکە با دکتۆرشکەی بۆ پەیداکەن زۆر بێویژدانیە ئەو بەهرەیە ئەو هەڵاتە ئەو عیلمە جوانە ئینسان بەهەشتی خوا و سەربەرزینە و میلەتی خۆی پێ بەدەست نەهێنێ مختبر و تاقیگەیە بە جیهاز فەحسەکان دەکرێت کام دەرمانەی خراپە دەیکڕێ خۆ دکتۆر لەسەر ئەوە بڕیار دەدا کە تۆ نەخۆشییان نەجاری وەڵڵی هیچ نییە بەڵام بەخوا نەخۆش بووی فەحسەکان دەرنەکەوتووە سەیدەلانیە و دەرمان ئیجازەکەی خۆی شەهادەکەی خۆی بە 2 ملیۆن دەفرۆشێتەوانێ بە معاون طبیە کە فەقیرە لە دەرمان نازانێ بۆ خۆی چۆ کاسپێکیکە دەکا هەموو یاریکردنە بە ژیانی ئەو نەخۆشەی کە ئاخرت لە نەخۆش داماوتر نییە کە تۆ نەخۆش کەوتی و ئازارت هەبوو دەڵێ هیچم ناوێت لە دنیادا بەس ڕزگارم ببێ وەکو کەسێک کە خەریکە غەرق دەبێت لە بەحرا دەست بۆ چڵە پوشێکیش دەبا بەس بڵێن فڵان دەرمان دەڵی بەڵکو بیگەمێ بەس فڵان دکتۆر دەڵی بمبەن بۆ لای بەڵکو خوای گەورە ڕەحمت پێ بکە و ڕزگارم بێ ئەو کەسی کە لە هەموو کەس منکوب و داماوترە تۆ چۆن ویژدانت قبوڵ دەکا یاری پێ بکەی دەرمانی خراپ بێنیتە وڵاتەکەەوە کە خۆت بڕوات وایە کە ئەوە سوودی نییە
بە هەرزان هێناوتەوە بە گران دەیتەوە نەخۆشێک کە هیچ لە بابەتەکە نازانێ. ئەندازیارێکە و پرۆژەیەکی خراپ ئیمزا دەکا. ئەندازیاران ئێوە چەند بەڕێزن. پلەی ئەندازیاری جاران لە پزیشکی بەرزتر بوو لە ناو جامیعەدا. پزیشکێک ئەگەر نەخۆش چارەسەرکە تۆ ئەندازیارەکە بیناکەی بۆ دروست دەکەی. هەموو بینایەکی جوان دەستی ئێوەی ئەندازیارانی خۆشەویست و بەڕێز و دەزڕەنگینی تێدایە. ئێوە فەنانن، ئێوە جوانی وڵات بەدەستی ئێوەی ئەندازیاران دەڕازێتەوە. ئەو بەهرە گەورەیەش کە خوا بە ئێوەی داوە تو خوا بە قوربانی دنیای مەکەن. چەند ناشرینە مەکتەب دروست کراوە دوای 2 ساڵ وا خەریکە دەڕوخێ، چونکە کاتی خۆی ئەندازیارەکەی لەلایەن مقاولەکەەوە بە پارە کڕدراوە ئیمزایەکی لەسەر بکەوە بەڕێیکە سیارەیەکت بۆ دەکڕم، خانوویەکت بۆ دەکڕم، کەوانتەرێکت بۆ دەکڕم، سەفەرێکی ئەوروپات پێ دەکەم. بەداخەوە ئینسان ئەو هەموو عیلمە جوانەی پێ بێ ئاوا بێویژدان بێ. بەداخەوە بۆ حکومەتی هەرێمی کوردستان ئەندازیارانی پاک، ئەو ئەندازیاری کە ئامادە نییە ئیمزا لەسەر پرۆژەیەکی سەقەت بکاڵە کاکە ئەوە بە کەڵک نایە، ئەوە میلەت وێران دەکات نابێ. والله حکومەت لە جێتی مکافئەی کا بیکاتە بەڕێوەبەری گەورە، بیکاتە سەرۆکی ئەندازیاران، یان نەقڵی دەکات یان سەرکۆنەی دەکات کە دانیشە ناڵی خەڵک دوو پار و نام بخوا. فەقیریان نەقڵی دەکەن داماوە، دووری دەخەنەوە بە شارێکی دوور، یان مەجالیان نەبێ فەسڵیکەن سەرکۆنەی دەکەن، لە زیاتی دەستخۆشی لێ بکەن. بەڵێندەرێکە مقاولاتی پرۆژەکان وەردەگرێ، حەقی خۆتە ماندوو دەبی سەرمایەکی زۆر دەخەیتە کارەوە بۆ ئەوەی بینایەک، جادەوبانێک، شوێنێک، مەکتەبێک، خەستەخانەیەک بۆ هاوڵاتیان بە پارەی حکومەت دروستکەی. حەقی خۆت وەرگرە بە تەواوەتی، بەڵام تو خۆ حەقی ئیشەکە بدە. بەڵێندەری بەڕێز هەیە، هاواریەتی، ئەڵێ پرۆژەمان وەرگتۆ جادەیەک دروستکەم لە بینی شوێنێکە. کەسێ هاتۆ بۆلام بەرپرسێکی مەسئولی مەکتەب سیاسی و سەرکردایەتی حیزبێکی گەورە لە پشتێوەیەتی وتێتی کاکە ئەو تەندەرە بۆ تۆ دەرچۆ، پێمان بفرۆشەوە 20 دەفتەر دۆلار خێرت دەدەمێ، 20 دەفتەرت دەدەمێت تۆ پرۆژەکە بدە بە من. پێم وتۆ وەڵڵی خوا گادارە لە ماڵەوە بە تەواوەتی حیسابم کردووە، هەر هەمووی 20 دەفتەر دۆلار خێر بۆ من نامێنێتەوە. ئەم پرۆژێ ئەم جادەیە کە لە بینی شاری فڵان و فڵان بیکەم 20 دەفتەر دۆلار خێری نییە بۆ من. تۆ 20 دەفتەر دۆلار بدەی بە من بە بەلاش، ئەی خۆش دەبێ 20 دەفتەری لێ بخۆی. ئەمە چۆن ئەمیشە دەکرێت؟ وتێتی بێ قەزاوی تۆ ئیش بۆ ماڵی باوکت دەکەی، ئیشەکەش لە ئێمە سەقەت کردووە. ئاخر تۆ ئەو جادەیە وا دروست دەکەی 20 ساڵیکە تێک ناچێت، بەڵام من وای دروست دەکەم 2 ساڵیکە بێ ئیش نەبم تا ئەو سەری تەواو دەکەم، ئەو سەری ڕۆچ و حکومەت دیسان تەندەرێشکەم جارێشکە دەداتەوە. کاکە خۆ پارەی وڵاتە هەمووی نەخوراوە، هەمووی سەرف کراوە زۆری، بەڵام ئەو مقاولەی کە کەس بە گەندەڵ و دزی نازانێ لە مەسئولەکەی سەرەوە دزتر و گەندەڵترە بەدەسەڵاتەکەی کە خۆی هەیەتی. ئەرە وەڵڵای وتێتی تۆ دەڵی ئیش بۆ ماڵی باوکت دەکەی، کاکە بۆ وای دەکەی، ئێمەش بێ ئیش دەکەی. ئەو جادەیە بەو پارە جوانە ئاوا بەڕێک و پێکی بیکەی بەخوا 20 ساڵیکە تەعمیری ناوێ. بەڵام من خۆشمی پێ دەوڵەمەندەکەم 2 ساڵیکەش بێکار نابم جادەکە تا ئەو سەری تەواو نەبوو لەوە سەرەوە ڕۆچۆتەوە. خۆ بە چاوی خۆتان ڕۆژانە ئەو پرۆژە سەقەتانە دەبینن. وەیل للمطففین، ئەم هەموو دەفتەرە دۆلارە لەسەر یەکنا، بەڵام ئەزانی کوێت پێکڕیوە؟ لە گەڕەکی بێویژدانەکانی جەهەنەمە، لە وێل سیتیدا، لە ناو مار و ئەژدی هاکان و چێماوی دۆزەخا بەخوا جێگات بۆ خۆت کڕیت. ئەم دنیاش بەجێ دێڵی هیچی سوودت پێ ناگەێنێ، بەڵام قیامەتی خۆت بەدەستی خۆت بەدبەخت کرد. قسەیەکی زۆر پارێزەرێکمان هەیە، ئەم پارێزەرە قانونی خوێندووە. قانون چەند نوشەیەکی جوانە. پارێزەریم لە مافی کەسێکی داماوی نەزان دەکەم بۆی حەقی نەفەوتێ. پارێزەری بەڕێز کاتێک کە زانیت ئەم دۆسیە ناشەرعیە ناقانونیە وەری مەگرە لەبەر پارەکەت. ژنۆمێردێک کێشایانەوە ژنەکە تووڕە بۆ و دێ دەڵێت چەندی پارەت دەوێت دەدەمێ بەس لەو پیاوە جیان بکەوە. تۆ حتا 2 سات هەوڵ بدە بە یەکیان بگەێنیەوە، نەک دواتر خۆیان فەقیرە پەشیمانن تۆ بڵێ هەر لەسەری دەڕۆم بۆی پارەکەم وەرگرم و ژنەکە بە تەلاقداندەم، معامینەکە بەرمەوە، دۆسیەکە بەرمەوە، بڵێ حتا بۆم دەکرێت قەیناکە با کاتەکانی من بێتە سەدەقەی جاری بۆ دایک و باوکم بۆ خۆم و ماڵ و منداڵم زەکاتی پیشەکەم بێ، ئەم ژنمێردە لە یەکجیان نەبنەوە، ئەم دوو شەریکە نەبێتە شەڕیان. من قسەی خێرتان لە بەیندا دەکەم، دواتریش کە کەوتە لایەنی قانونیەوە بە دادپەروەری دیفاع لە حەقی مەزلوم دەکەم. قسەیەکی زۆر جوان و بەهێز هەیە. پیاوێکی بەڕێز دکتۆر فازڵ سلێمان کە لە ساڵی 1970 دکتۆرای لە ئەندازیاری ئەلکترۆن لە ئەمریکا وەرگرتووە، ماستەری لە شەریعەتی ئیسلامیشدا هەیە، واتە هەم دکتۆرای هەیە لە ئەندازیاری ئەلکترۆنە، هەم مامۆستای شەریعەی ئیسلامی و بانخوازە. ئەو پیاوە دەڵێ باوکم دکتۆر بوو، باوکم پزیشک بوو، زۆر پیاوێکی موسڵمان بوو.
کاتێ من لە سانەوی بووم بەرەو زانکۆ دەڕۆیشتم باوکم هەموو جار پێی دەوتم ڕۆڵێکیان سەعیەکی باش بکە کاتت بە فیڕۆ مەدە هەوڵ و تێخۆشانی خۆت بکە خات بەڵام ئەوەی بەلای منەوە گرنگە ئەوە نییە تۆ لە دوا ڕۆژە کە شەشت تەواو کرد دوانزەی ئەمڕۆ تەواو کرد ئەبی بە دکتۆر ئەبی بە ئەندازیار لە هیچ جامیعە وەرناگیری و لەسەر جادە گوڵە بە ڕۆژە دەفرۆشی لەگەڵ ڕێزم بۆ گوڵە بە ڕۆژ فرۆش وتی بەخوا ڕۆڵە بەلای منەوە هیچی گرنگ نییە بەخوا گرنگ نییە تۆ بیبی بە دکتۆر یان بە ئەندازیار یان بە محامی و حاکم یان بە گوڵە بە ڕۆژە فرۆشێکی سەر جادە ئەوەی گرنگە بەلامەوە ئەوەیە ڕۆڵە هەر ئیشێکت لە ژیانە پێسپێردرا بە جوانی بیکەی حەقی ئیشەکە بدەی گەندەڵی تێدا نەکەی هەر پارەت چاو لێ نەبێ حەقی ئیشەکە بدەی هەر ئیشێکت کرد بە پوختی بیکەی ئەوە سەرکەوتووی لە ژیانە ئەم قسەیە چەند جوانە بەڵام بەداخەوە ئەمڕۆ دایک و باوک دەبینی شانازی بەوە دەکا کوڕەکەی سوپاس بۆخوا لە 12 دەرەجەی باشیێناوە لە طبعام وەرگیراوە ئەبێتە ئەندازیار و لە هەندەسە وەرگیراوە ئەبێتە پارێزەر و حاکم لە قانون وەرگیراوە ئەڵێ بۆ ئەوەندە خۆشحاڵی کاکە شکر پارەی باشە خۆ تەعیناتی تر نەماوە یان دەبی بە دکتۆریان ئەندازیاری ئەوانە ئیشیان باشە ئەوەی بیری لێ دەکاتەوە بەس پارەیە دەی خۆشەویستم تۆ لەبەر چاوی مناڵەکەتا کوڕکچەکەتا بەس باسی ئەوە بکەی کە شکر تەعیناتی هەیە و داهاتی باشە و پارەی باشە یعنی کەسێکی خۆپەرستت دروست کرد هەر ئەو قسەی دکتۆر فازڵ سلێمانی پێ بڵێ ڕۆڵە گیان گرنگ ئەوە نییە دکتۆر بیان ئەندازیار بیان هەرچی بی گرنگ ئەوەیە خزمەت بکەی گرنگ ئەوەیە خوا لە خۆت ڕازیکەی چەند جوانە دایک و باوکێک کاتێک کوڕەکەی یان کچەکەی نمرەی هێنایەوە لە 12 زانستیدا خوێندنی تەواو کردووە بڵێ یا ڕەبی پیرۆزت بێ یا ڕەبی خوای گەورە سەرکەوتوت کە هەموو ئاواتەکان ڕۆڵەکەم بێنەتە جێ بەڵام من کە حەز دەکەم تۆ پزیشکبی بەخوا لەبەر پارە نییە بەخوا لەبەرەوەم نییە بەیانی خوشکەکەت سکرتێرت بێ و برایەکەت لە مختەبەرەکە دانی و فڵان کەس حرەسی بیناکەت بێ ڕۆڵێکیان بەس ئومێدێکم پێێتە خوا لە خۆمان ڕازیکەین بەم پیشەیەت تو خوا ببە بە دکتۆر بەو نیەتەی کە بەڵکو لە قەبرەکەیە ڕەحمەتم بۆ بێ کە نەخۆشەکەت لەبەر خوا چارەسەر کرد و حەقی نەخۆشەکەتدا بڵێن ڕەحمەت لە دایک و باوکت بێ من دڵم بە ئەمە خۆشە ئەبێ لە زانکۆلاین کە پڕ دەکرێتەوە ئەمە بنووسرایە خۆزگە لەسەر وەرەقەی زانکۆلاینەکە بنووسرایە گرنگ نییە تۆ دەبی بە پزیشک بە ئەندازیار بە بزنس بە قانونی بە هەر شتێک گرنگ ئەوەیە هەر ئیشێکت کرد حەقی ئیشەکە بدەیت بەخوا وڵات هەر هەموو ئاوەدان دەبەوە هەموومان بە ئاسوودەی دەژیین بەڵام ئێمە هەر چاومان لە پارەیە چەند خۆشە کەسێک بە کچەکەی بە کوڕەکەی بڵێت چەند شادمانم لە سەیدەلانی وەرگیراوی نەک ڕۆڵە دەبینە بازرگانی دەرمان هەردوو ساڵمان زەحمەتە بەخوا هەمومان پێدەگەین بەخوا حەزەکەم کچەکەم سەیدەلانی بی کوڕەکەم سەیدەلانی و دەرمانسازبی بەڵکو دوو نەخۆشی فەقیر و هەژار لە مانگێکیا بگریتە ئەستۆی خۆت هەزار دوعای خێرمان بۆ بکرێ بۆ حەو پشمان بەس بێ بەڵکو پێی بچینە بەهەشت کوڕەکەم حەز دەکەم ببیتە قانونی و پارێزەر بۆی دیفاع لە مافی مەزلومێکی داماوی بێ کەس بکەی کە کەسی نییە دیفاعی لێ بکاتەوە لە محکەمە دیفاع لە حەقەکەی بکەی و پارەشی لێ وەرنەگری ئەبێت لە زانکۆلایینە بەڕێزان کە پڕ دەکرێتەوە ئەمە بنووسرایە ئەم قسە جوانەی دکتۆر فازڵ نەک هەر باسی پارە ئێمە هەمومان هەر باسی دنیامان بوێ بەڵام با لە جیاتی خواپەرستی دنیا پەرست نەبین بۆیە ژیانمان واتاڵە لەمان هەڵبژێردرێ هەر کەسێ دێ و دەڕوا وەزع هەروە خۆی دەبێ ئەبێت لە کرێکارەکەەوە کە بۆم باسکردن تا دەکاتە دکتۆرەکە تا منداڵەکەی من و تۆ کە دەینێری نەزانکۆ بەو ڕوحە پەروەردەی بکەین ڕەزامەندی خوا قیامەت ئاوەدانکردن تەرازوی وەیلون للمطەففین پەنا بەخوا ڕۆڵەکەم نەدگرێتەوە هەر ئیشێکت هەیە خۆت بۆ جەهەنەم ئامادە مەکە و بەدەستی خۆت مەیکڕە هۆکارەکەشی چییە ئەلا يظن أولئك أنهم مبعوثون ليوم عظيم يوم يقوم الناس لرب العالمين قیامەت هەیە ڕۆژە سەخت و گەورەکە لە پێشە دادگای پەروەردگار هەیە بەخوا هەمووی دەخوێنێتەوە چارەسەری ئام هەموو خراپانی کە باسمان کردن بە ئیمانە بە ئیمان بەخوای پەروەردگار و چاودێریەکەی بڕوابوون بە حەڵاڵ و حەرام بڕوابوون بەوەی بەو حەقیقەتە مطلقەی هەر شتێک بە حەرامی وازی لێبێنە لەبەر خوا دڵنیا بەخوا بە حەڵاڵی بۆت دەنێرێ ئەوە حەقیقەتە دنیا پڕپڕێتی لە بەسەر هات جا بەسەر هات و ڕووداوی واقعی زۆر خۆشترە لەوەی کار قسەی لەسەر بکەی من دەڵێم حەقیقەتی مطلقە چۆن خوا تاکو تەنها بێ شەریکە یەقینت هەیە یەقینت هەبێ هەر شتێک لەبەر خوا بە حەرامی وازی لێبێنە واللهی ڕۆژە بە حەڵاڵی خوا بۆت دەنێرێ ئەبی بەخاوەنی ئەوە حەقیقەتی مطلقە بەڵام خۆشە بە ڕووداوی واقعی باسی بکەی ئەم باستی بۆتان باز دەکەم ئەم ڕووداوە نە لە کەس بیسراوە نە کەس بۆی گێڕاوینەوە ئەمە قسەی ناو کتێبە ناو تەفسیری قورئانە
تەفسیری نابلوسی دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی زانای پایەبەرز و مفەسیری گەورەی قورئان لە مجەلەدی یەکی تەفسیرەکەیدا لە لاپەڕەی 190 دەفەرمێ ئەمە خۆم بینیومە لە تەفسیری قورئانە باسی کردووە نمونەی واقعیمان دەخاتە بەرچاو دکتۆر نابلوسی لە تەفسیرەکە لە مجەلەدی یەک لاپەڕەی 190 دەفەرمێ ماڵێکی هەژار هەبوون ئەو ماڵە کابرا بە گەنجیش جەڵدەی دەماغ لێدا و شەلەل بوو لەسەر عارەبانەدایان نابوو ژنێکی ڕووسوری بە ئیمان و بە ویژدان و دیندار و خواناس لەسەر کۆمەڵک منداڵی بچوو دانیشتە بوو بە کولەمەرجی دەژیان لە کەلاوە خانوویەکە بەڵام خێزانێکی زۆر بە قەناعەت و ڕوو لەخوا کوڕێکی مێر منداڵ کە کوڕە گەورەیان بۆ ڕۆژێک دەچێت بۆ سەمونخانەیەک سەمون بکڕێ کاتێک کە دەچێت سەمون بکڕێ لە وەستاوە کابرایەکی دەوڵەمەند لە سیارەیەکی ئاخر مۆدیلدا دەبەزێ یەک عەلاگە گەورەی گۆشت کە زیاتر لە 5 کیلۆ گۆشتی نەرمەی جوانە هێناوێتی و بە خاوەنی فڕنەکە دەڵێ ئەمەم بۆ نیوەڕۆ بۆ بکە ناو فڕنەکەوە بە تەماتە و پیاز و بیبەر و ئەوانەوە بۆم بڕازێنەوە دیارە مشتری دایمی بووە وەکو جاران بە جوانی بۆم ئامادەکات چەندی تر بێمەوە ئەڵێ 1 سەعات و نیوی تر قوربان ئامادە دەبێ و بەسەر چاو هەر لە پێشەکی پارەکەشی ئەداتێ ئەم کوڕەکە و هەموو گۆشت و خواردنە دەبینێ ئەوانیش 5-6 مانگە لە ماڵەوە گۆشتیان نەدیوە هەر ئەگەر نانی سەمونێکی ئاکەزایی بە ماستێک و بە تەماتەیەکەوە خوارد بێتیان بیرێکی بۆ دێ سەعات ڕادەگرێت سەعات و چارەگێکی پێدەچێ ناوی فڵان دەوڵەمەندیشی لەبیر کردووە کاک فڵان کەس ئەچێ و دوای سەعات و چارەگەکە ناگاتە سەعات و نی دەڵێ ئەرە گۆشتەکە حازر نەبوو من کوڕی کاک فڵان کەسم هاتووم بۆیان ناردەم ئەڵێم بەڵێ ئامادەیە کابرای فڕن هەر یەکسەر گۆشتەکە داتێ چوزانێ ئەوە مناڵی ئەوان نییە خزمەتکاری ئەوان نیە حەقی نییە هەر تەوەقعی بۆەوە ناچێکەمە گۆشتەکە بەرێ گۆشتەکەی ئەداتێ و ئەویش بە گەرمی دەیهێنێتە ماڵەوە دەڵێ دایە گیانوەرن ئەمڕۆ بابی کەین بە جەژن خۆ هەموو ڕۆژێ لە ماڵی ئێمە خەمە برسیەتیە با ئەمڕۆ ڕۆژی جەژنی ئێمە بێ دایک کە دەبینێ ئەو هەموو خواردن و گۆشت و تەرتیباتە ئەو ڕازداوە و بۆ نەخۆشە منداڵەکان هەموو خەریکە ئاو بەدەمیان نادێتە خوارەوە دایکی بەڕێز ئەڵێ دایە تۆ بڕۆ جارە باوکشم بانکە بە هەمومان دانیشینە سەر سفرەکە با ئەم خواردنە بە لەززەتە ئەمڕۆ بیکەین بە جەژن ناڵە کوڕم دەستت خۆش بێ ئەڵێ کوڕم ئەمە لەکوێ هێنا ئێمە پارەی کیلۆیە گۆشت لە ماڵماندانیە ئەم هەموو مەنجەڵە گۆشتە لەکوێوە هێنا چۆنت پەیدا کرد ئەڵێ دایەگیان دەوڵەمەندێکم بۆ ڕێکەوت کوڕ ئەو زۆر زۆری هەیە لەسەرەوە پەچی نەکەوتەوە بەڵام خوا بۆ ئێمەی ناردووە وەڵا فێڵم لێ کرد یەک چارەگی ما بوو چوم وەرم گرتەوە دایکی دەستی یەکرێ وڵێ لەکوێ هێناوتە ئەڵێ نایبەمەوە ئەڵێ بەخوا ئەیبەیتەوە ڕۆڵە گیان کوڕە شیرینەکەم ڕاستە ئێمە هەژارین بەڵام بێدین نین ڕاستە ئێمە هەژارین بەڵام دز نین وەرە لەکوێت هێناوە بابی بینەوە بەخوا بێبەریت دەکەم لە خۆم ئەگەم حرامە پێم نەڵێ لەکوێت هێناوە کوڕەکەی ڕازی دەکا بەو مناڵانە هەموو بەدایکیان هەڵەگرن گیان تخوا و گۆشتە لە ڕۆڵە گیانەوە هی ئێمە نییە ئاخر خوا ئاگەی لێتی وەی هەر کەسێکە دەوڵەمەندە فەقیرە ماڵی ئێمە نییە کوڕەکەی دەست دەگرێ و دەیباتەوە بۆ فڕنەکە دڵە ببورن ئەم کوڕەمان لە شوێنێکی کەوە بە هەڵە هاتووە ئەمەی بردوێتەوە تکایە بمان بورن خاوەنیش هاتووە وا لەوەیە مناقەشەی ئەوە دەکەن کاکە چۆن گۆشتان داوە بە خەڵکی تر من کوا کوڕم لەگەڵا بوو من چێم بۆ ناردووە تەلەفۆنم بۆ کردوون بەخوا پێتان پیا دەکەمەوە لەو قسانەدا دەبن دایک و کوڕ بە منجەڵە گۆشتەوە دێنەوە کابرا کە دەڵێ وەڵڵاهی بە هەڵە هاتووە سەیریان دەکات دەوڵەمەند مناڵێک کوڕە گەنجێکەوە پێدەگا مێر منداڵە جووتێ نەعلی شڕ و شڕواڵێک پانتۆڵێکی دڕاوی لەبەردایە دایکێک بەجلەکانیەوە دیارەکە چەند هەژارن بەخوا بە هەڵە نەیان بردەوانەوە گۆشتیان پێ ناکردرێ ئەڵێ بەبێ بە ساری خۆمتان بەمەوە دەستان خۆش بێ منتان شەرمەزاری ماڵدژن منداڵم نەکرد ئەڵێ ناکاکە گیا ماڵمان نزیکە بە پێ دەڕێن ئەڵێ بەخوا نابێ ئەیان بەتەوە بە سارەگران بەهاکەی خۆی بۆ ماڵەوە کە دەچێتە ماڵەوە چی ببینێ ماڵێک ئەڵەی کەلاوەیە پیاوێک لەسەر عەرەبانە شەلەل لێی داوە کۆمەڵە منداڵی ڕەش و ڕووت سوێن دەخوا لە قەسەم بەخوا ئەم کوتە گۆشتانە نابێ بچێتە سەدەمی ماڵ و مناڵی من دەبێ هەر هەمووی بۆ خۆتان بێ ئەمجا چی ئیمکانیەتی مادی شەبۆیان دابین دەکا بەڕێزان چاو لێ بە حرامی وازی لێ نادایکەکە نەیەش بێتە ماڵەوە خوا بەدەستی خۆی بە حەڵاڵی بۆی بردن وەڵڵاوە حەقیقەتی مطلقە ئەگەر ئێمە ئیمانمان وای لێ هات ئەمە بێتە واقع لە ژیانماندا هەمومان ئیسراحەت دەکەین وڵات چاک دەبێ حقیقەتی ئەو ڕاستەی یەقینتان هەبێ هەرچیش بە حرام و بە غەش و بە فرت و فێڵی ئەم لاولا کۆیکەیتەوە خودای گەورە ئەوەی بە باتڵە لە ناوی دەبا ئەوەی حەقی خۆتە بۆ دێڵێتەوە کۆتایی وتارەکەمە دەچینە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم مسند ئیمامی ئەحمەدە بە ژمارە فەرموودەی 8041 بە ئیسنادێکی حەسەن حەدیسەکە هاتووە
سەحابی پایبەرز ئەبوو هورێرە لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم بۆمان دەجێڕێتەوە دەفەرمێ کابرایەک هەبوو بە سەر کەشتیەک دەچوو بۆ شارێکی تر خەمر جا خەمر بەمانەی شەراب بێ بەمانەی شەربەت بێ بەمانەی سرکە بێ شتێکی ئاوای دەفرۆشت واتە شلەمەنیەکی دەفرۆش بە خەڵک بەڵام بە دزیەوە ئاوی تێدەکرد و مشتری هەستی پێ نەدەکرد کە ئاوی تێکراوە غەشی تێدا کراوە کابرا مەیمونێکی هەبوو بەس کە مەیمونێکی لە مناڵیەوە بەخێو کردبوو زۆر دڵی پێی دەکرایەوە بەس کە مەیمونیش خۆتان مەیمونتان بینیوە کە چ عەجوول و وینێکە وریایە ڕۆژە کابرا کە خەلێکی زۆری پێیە خەمرێکی زۆری وەکو لە حەدیثەکەیە دەفەرمێ پێیە زۆری ئاو تێکەڵاو کردووە و فرۆشتوویەتی و گەڕاوەتەوە بە بەلەمەکە بە کەشتیەکەی کەشتوی چارۆکەدار هەبووە زۆر خۆشحاڵە پارەی چاکی دەستکەوتەوە بەڵام ڕێک نیوەنیویتە زویر و غەشی لە خەڵک کردووە شیسەی پارەکان ئەو کاتەی شیسەی پارە هەبوو بینیوتانە پارەکان زێڕ بۆ تێدا بۆ دینار و درهەمی زێڕ و زی و لەسەر کەشتەکە دایدەنێ زۆر خۆشحاڵە کە دەستی خەڵکی بڕیوە و ئەم فێڵەی کردو کەس پێی نەزانیوە نیوەی حەقی خۆی نییە مەیمون شیسە پارە دەبە پارە هەڵدەگرێ و مەیمون دەڕواتە سەر چادرەکە داری چادرەکە مەیمون بە هەموو شوێنە هەڵدەگەڕێ کابرا چی بکات تازە ناتوانێت وەسە کەشتی چارۆکەدارەکە بڕوە مەیمونی ژوا لەوەیە شیسەی پارە دەکاتەوە خۆی گرتوتەوە بەدەستی شیسەی پارە دەکاتەوە دینارێک بۆ کافرە کابرا فڕێداتە ناو کەشتێکەوە دینارێکیش فڕێداتە ناو بەحرەکەوە ناو ئاوەکەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی فجعل يطرح دينارا في البحر ودينارا في السفينة حتى قسمه والله بەس کە مەیمون پارەکەی دێنا دەیکرد بە دوو کەرتەوە بۆ کابرای دانەیەکی فڕێدا دانەیەکیش دەخستە ئاوەکەوە چاوی لێ بوو کابرا چەند ئاوی تێدەکا غەشی تێدا دەکەی و بەشی ئاوەکەیە بەشی ئاو بۆ ئاو دەبێ بڕوە بەشی خۆشت بۆ خۆت دەگەڕێتەوە واللهی بە چاوی خۆتان بەڕێزانم ڕۆژ شەر نییە بەس کە مەیمون پارەکەت بۆ بکابەنیوە ئەو کەسەی غەش لە میلەت دەکەی لە کرێکارەکەەوە تا دکتۆرەکەی کە باسمان کرد بەخوا منداڵە مەیمونەکەت بۆ دەکابەنیوە منداڵی ناساڵح هەیە هەر بۆ خۆی ناساڵحە هەیە ئیبتیلای خوای پەروەردگاری پێوەی من ئەوە ناڵێم بەڵام زۆرێک لەوانی کە بە غەش و بە فێڵکردن لە میلەتە خۆیان دەوڵەمەند کردووە منداڵەکە لێت دەبێتە مەیمون کوڕە مەیمونەکەت کچە مەیمونەکەت ژنە مەیمونەکەت ڕێک بۆت دەکابەنیوە بەخوا وەکو مەیمونەکە گاڵتەی بە عەقڵیشت دێ لێشت یاخی دەبێ و زەوتیشی ناکەی ڕێک نیوەکەی کە بە حرامی لەو خەڵکت کێشاوەتەوە منداڵە مەیمونەکەت بۆت فرەدەتە ئاوەکەوە بە چاوی خۆت دەیبینی بە ئاگامان لە خۆمان بێ سوورەتی المطففین هێندە گەورەیە و ژیانی هەمومانە ئەبێ زیاتر لە خزمەتی دابین لە ئاڵلقەی پێنجەمدا ئینشەڵڵا بە خزمەتتان دەگەینەوە و درێژە بەم بابەتە دەدەین یا ڕەبی خوا ڕەحممان پێ بکەی خوای پەروەردگار داوا لێ دەکەم یا ئەرحەم الراحمین ئەوەندەمان حەڵاڵ پێ ببەخشی پێویستیمان بە حرام نەبێ یا ئەرحەم الراحمین ئەوانەی دەستی بەخشندن ئەوانەی کەسی چاکن ئەوانەی کەسی پاکن لەم کوردستانەدا و لە هەموو جیهاندا خوایە پایەداریان کەی خوایە بەرەکەت بخەی ئیش و کار و کەسابەتیانەوە خوایە ئەوانەی لار و لەوێرن ئەوانەی غەشاشن ئەوانەی چایان لە فرت و فێڵە خوا هیدایەتیان بدەی شتێکیان نیشان دەی بیان هێنەوە سەر ڕێگەی ڕاست ئەوانەی نەخۆشن یا شافی یا ئەڵڵا خوایە بە حرمەتی هەر کەسێک لە ئەهلی ئەم جومعەیەدا دوعای قبوڵە خوا شیفایان بدەی یا ڕەبی خوایە ئەوەی نەخۆشە شیفای بەخێری بۆ بنێری ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی آمین آمین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون